بینەرانی عزیز لە کۆمسیۆنی باڵای مافی مرۆڤی عراقی ئامارەکانی خۆکوشتن یا هەوڵدان بۆ خۆکوشتنی بڵاو کردەوە لە چەند ڕۆژی ڕابردوو لە عێراقدا کە بە 725 حاڵەتی کوشتن و هەوڵدان بۆ خۆکوشتن تۆمار کرابوون. لە ناو ئەم 725 حاڵەتەیە کە بەسەر پارێزیەکانی عێراقدا دابەش دەکرێت کەرکووک پشکی شێری بەرکەوتووە کە 106 حاڵەتی بەرکەوتووە. بۆی کە بزانین ئایا هۆکارەکانی خۆکوشتن یاخۆت پەنابردن بۆ خۆکوشتن لە پارێزگای کەرکووک چییە کە بەم شێوازەم پشکە زۆرەی بەرکەوتووە. ئەم تەوەرەی سێمی بەرنامەمان تەرخان کردووە و لە کەرکووکەوە میوانداری زۆر بەڕێز خاتو جوان حەسەن مافناس و ئەندامی لیژنەی پێشووی یاندامی پێشووی لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکمان کردووە. جوان خان سڵاوی خی گەورەت لێبێت. ئەگەر ئاماژە بەوە بکەین ئایا ئەم ئامارانە لە کەرکووکدا ئاسایی دەبینرێن لە چاو پارێزیەکانی دیکە؟ سڵاوی خۆی گەورە لە ئێوە و لە بیسەران و بینەرانی کەناڵی پێیام. سەبارەت بەو ئامارەی کە بڵاو کراوەتەوە لە عێراقا لەوانەیە بڵێن ئامارەکە بە شێوازێکی دەقیق نییە یاخو با بڵێن ناتوانرین بڵێن هەمووی تەواوە چونکە هەموو کاتێ ئامارەکان دیوی ڕاست و دیوی هەڵەشی هەیە. ئەمە ئامارەکە لە ئاستی عێراقا ئەگەر باسی بکەین بۆ ڕێژەی خۆکوشتن و یاخو دیاردەی کوشتن عێراقا بڵێ هەمانە و ژمارەکەشی زۆرە و لە شارێکە بۆ شارێکی کەش ئەگۆڕێ بڵێ ڕاستە. بەڵام ئەم ژمارەیە کە کەرکووک کراوەتە یەکەم بەدەر لە شارەکانی کا من بەش بە حاڵی خۆم کە چەند ساڵێکە لە بواری مافی مرۆڤ و ئاگداری بارودۆخی مافی مرۆڤم لە عێراقا بە حکمی پەیوەندیەکانی حکومی بێ یاخو ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیە لە ڕووی ڕاگەیاندنەوە ئەم ئامارە ناڕاستیەکی تێدایە. چونکە ئەگاتەوە بۆ چەند هۆیەک یەکێکیان لەوانە ئەگەر بڵێن بارودۆخی مافی مرۆڤ لە عێراق خراپە و پشێوە ئەگەر ئێستا سیر بکەین شارەکانی خواروی عێراق لە کەرکووک زۆر خراپترن و لەویا بارودۆخەکە زۆر ئاڵۆز بووە و زۆرترین داواکاریەکان لێەوە سەری هەڵداوە یاخو با بڵێن زۆرترین پێشێرکاری مافی مرۆڤ لەوێ ئەکرێت. بەڵام سیرەکەی لێوێ ڕێژەکە کەمترە. سبەبی ئەوەشی کە بۆچی عێراق ئاوای لێ هاتووە ئەگەر با بێن بجارە سەرەتا باسی هۆکارەکان بکەین بەهۆی باری ئابووری عێراقەوەی و ناجێگیربوونێتی بەهۆی باری سیاسیەوە بوونی داعش و گەندەڵێکی یەکجار زۆرە دام و دەستگاکانی حکوومەتی عێراقی لە قیمەی دەسەڵاتەوە تاکو خوارەوە دەگەندەڵی بە ڕێژەیەکی زۆر بڵەپەر بڵاوە و نەبوونی ناعەدالەتی کۆمەڵایەتی لەگەڵ پێکاتەکان. بەڵام بۆچی کەرکووک بەم شێوازە من نەکو باسم کرد بۆ سەبارەت بەو بابەتە کەرکووک بۆچی ڕێژەکە لەبەرەوەی کەرکووک لەوانەیە هەر لە ساڵانی پێشووتری شاوا بووە ئازادیەکی زیاتری هەبووە لە چاو شارەکانی کە بۆ پێدانی ئامار بە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی یان بە ڕاگەیاندن. بەڵام لە شارەکانی عێراقا بەو شێوازە نیە. ئەمە من بە پێی وەکو باسم کرد بە پێی ممارەسەی کاری ڕێکخراوەیی بێ یاخو ڕاگەیاندن بێ یاخو وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوەمان بەدی کردەوە لە خواروی عێراقەوە تەنانەت لە بەغداش زۆر بە ئەستەم ڕێکخراوەکان و ڕاگەیاندن ئاماری دەقیقیان دەست ئەکەوێت لە دام و دەستگا حکوومیەکان بە تایبەتیش لە بواری ئەمنیەکان بێ یاخو لە بواری مافی مرۆڤ. زۆر باشە خاتو جوان ئایا ڕەنگە بینەر پرسیارەوە بکە خراپی سیستەمی حکومڕانی و گەندەڵی چه پێوەست دەکاتەوەی کە من لە شوێنی خۆما و لە ماڵەکەی خۆما پەنابەرم بۆ خۆکوشتن؟ بەڕێزم ئەمانە وەکو زنجیرەیەک وایە هەموو یەکە بەستێتەوە. هاوڵاتیەکی عێراق زانکۆی تەواو کردووە 4 ساڵە 5 ساڵە 10 ساڵە گەنجێکە هەلی کاری بۆ نەڕەخسێنراوە ژیان گوزەرانی زۆر خراپە ناتوانێت بژێوی ڕۆژانەی خۆی پێیاکە. ئەمە چی ئەکا هیچ دەسەڵاتێکشی نییە ناچارە بێ بۆ خۆی دەرباسکە لەم بارودۆخە ئابووری خراپەی کە هەیەی پەنابەرێ واستبوونی واستە لە دامەزراندنە بوونی ڕەشوە لە کاتی دامەزراندنە و داوای پارەکردن لە هاوڵاتێک ینی بۆ نمونە یەکێک ئەوەک و مامۆسایەک دابمەزرێ داوای 80 وەرەقە و دەفتەرێکی لێ ئەکرێت کە ئەم دواتر لەوانەیە بە 400 هزار دابمەزرێ. ئەمە بەشێک لەوانەیە بتوانێت دابینێکە بەشێکیکەی کە بە مافی خۆیەتی دابمەزرێ. دوای نەبوونی هەلی کار لە عێراقا تەنانەت لە کەرتی تایبەت شاواتە نە کۆمپانیای وامان هەیە نە کارگەمان هەیە نە پرۆژەی ئیستثماریمان هەیە کە خەڵک بتوانێت ئیشی تیا بکە و بژێوی ژیانی پێیاکە. ئەمە بۆ کەسی خێزانداریش هەمان شێوازە بۆ ژنێکی شوایە کە بەس خێوکەری نییە
من کۆمەڵە منداڵی هەیە حکوومەت 200,000 ئەداتێک کە جار وایە 4 منداڵی هەیە ناتوانێت کرێخانەکەی پێدابینکە و نەبوونی یەکسانیەکە کەوکو باسمان کرد لە دابشکردنی موچەشە لە عێراق ئەمە وای کردووە دیسانەوە ئەوانەی کە موچەخۆریشن نابوونی عادەتپەروەریەکی هەیە لە موچەیە و نەبوونی ئێستا لە عێراق بەداخەوە شتێک دروست بووە پێوترێ چینایەتی واگەت تەبەقایەتی لە کۆمەڵایەتیە دروست بووە کە بەشێک ئیتر زۆر بە ژیانێکی خۆش و ئاسوودەی و هەبوونی دارایەکی چاک و دەسەڵات لە دام و دەستگاکانە ئەژێ و بەشێکیش ناتوانێت بژێوی ژیانی ڕۆژانەی خۆی دابین بکە ئەم جیاوازەیە کە کراوە لە ناو کۆمەلگایە لەوانەیە بەشێک لە هاوڵاتیان ناتوانێت تحملی بکە و دیسانە بۆ کۆمەڵە کێشەش خۆی ئەگرێتەوە هەندێکمان هەیە کێشەی بۆ ئەفۆن بەس ئەم خاڵەش کێشەیەمان هەیە لەگەڵ دادگاکان و دەستگا ئەمنیەکانیشە بەشێکمان کێشەی کۆمەڵاتی بۆ دروستە بێ یا کێشەی عەشاری بۆ دروستە بێ کە نەبوونی دادپەروەری لە دادگاکانە و بەدەمەوەچوونی کێشەکان و چارەسەرکردنی کێشەکان بە پێی یاسا و دادگایە بەشێکیش لە کێشە کۆمەڵاتەکان ئەگەر ئەمە دیاردەکە زیاتر کچ و ژن ئەگرێتەوە پەنا بۆ خۆکوشتن بەرن چونکە لەویا دادگا منصف نابێت لەگەڵ بۆ چارەسەرکردنی کێشەکەی و بەدەمەوەچوونیدا زۆر باشە کەواتە خات و جوان بە پێوەی کە ئێوە زانیاریتانیەوە لە بابەتەکەدا پێشتر لە لیژنەی مافی مرۆڤ و هەروەها وەکو مافناسیەک وەکەوەی کە لە بابەتەکانە هەن ئەوانەی کە زیاتر لە ناوچەکەی خۆپەنا بن بۆ خۆکوشتن زیاتر ئافرەتن یاخود پیا یاخود نێرن یاخود مێ بەڵام لە گەنجن خێزاندارن لە کام توێژن زیاتر کە پەنا بۆ خۆکوشتن دەبن. لە ساڵانی پێشووە دیاردەیەکمان هەبوو ئەوەی خۆکوشتن و یاخوکوشتن زۆربەی لە ڕگەزی مێینە بوو بە تایبەتی تریش زیاتر هەندێک زۆربەی ئەوە بجارەوە بۆ خێزاندار بوو بە حکمی کێشەی خێزانیەوە زیاتر خۆیان پەنا بۆ خۆکوشتنەوە بەڵام لەم ساڵانەی دواتر ئەوەی بەدیمان کرد گەنجێکی زۆریشی تیا یعنی ڕێژەی گەنجیش ڕێژێکی بەرچاوە لە ڕگەزی نێرینەشە لە ینی واتە سەرەکی تەلەقوتابی زانکۆیە یاخو خەریجە یان جاروایە تەمەنێکی بچووکتریشی هەیە سەرێکی ئەبا ئەمە وای لێ هاتووە ئێستاکە هەموو نەبەستراوەتەوە بە ڕێژەی تەمەنەوە بەڵکو یاخو دیار دەکە بەستراوەتەوە بەو بارودۆخی کە ئەو کەسەی تایە و تا چەندێک ئەتوانێت تەحملی ئەو بارودۆخە بکە کە تایەتی سەرەکی تەحملی ناکە ناچار پەنا بۆ خۆکوشتنەکە ئابات هەندێک حاڵەت تۆمارەکرێن پەنابردن بۆ خۆکوشتن بەڵام خۆی نەکوشتووە ئەم حاڵەتانە چۆنن چۆن تۆمارەکرێن چۆن هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت کەم کەسە ویستوێتی خۆی بکوژێت. هەندێکی ئەوەیە مەسەلەن جار وایە گەنجەکە لە ماڵەوە خەریکی وستێتی خۆی بکوژێ بەڵام کەسێک کەوتۆتە پێ یاخۆ هەندێکی دە حەپی خواردووە حەپەکە نەی کوشتۆگانێنێتە خەستەخانە مەعیدەیان گەدەیان بۆ شۆریوە نەکوژراوە یاخۆ هەندە خۆی سوتانووە ئاگرەکە کوژاوەتەوە و نەمردووە بەڵام بە سوتایی ماوەتەوە ئەمانە دیاردە پێ ئەوترێ هەوڵدان بۆ خۆکوشتن بەڵام لێرە بەداخەوە دیاردێکی کەشمان هەیە ئەمانەی کە هەوڵیاندا بۆ خۆکوشتن سنتەرێکمان نییە سنتەری توێژینەوە بێ سنتەری تەهیلکردن بێ جارێکی کە لەگەڵ ئەمانەیە دانیشێتەوە بخرێنە ژێر خولەوە کێشەکانیان بۆ چارەسەر بکەی یاخو لێیان بکۆڵێنەوە بزانە هۆکارەکەی چییە لەوانەیە ئەو دەرفەتەی بۆنە بۆ خۆی بکوژێ جارێکی کە ئەگەر کێشەکەی بۆ چارەسەر نەکرێ دەرفەتێکی کە بێ بۆیە ئەمانە پێوترێ هەوڵی خۆکوشتن خۆکوشتنەکەی سەری نەگرتووە بەڵام ئیتر هەندێکیانەیە بەداخەوە ینی بە تایبەتی ئەوەشی کە سوتاندنە جاروا هەیە سوتاوەکەی ئەوەندە زۆرە بێ شێوێنێت ڕوخساری ئەمە لەوانەیە زۆر با بڵێن مەترسیدارە لە بەروی هەمی بێگومان هەوڵەدا جارێکیکە خۆی بکشێتە چونکە چەندێک کێشەیە بۆ ئێستاکە شێوازی بارودۆخی دەموچای و جەستەشی هاتۆتە سەری بۆیە ئەمانە پێویستیان بە سنتەرە پێویستیان بە چارەسەرکردنە بەڵام بەداخەوە لە لای ئێمە لە عێراقا هەتاکو ئێستاکە ئەو شتە بەدی ناکرێن. زۆر باشە کەواتەوانی کە پەنا دەبن بۆ خۆکوشتن چە خۆیان بکوژن چەوەی کە کەسێک فریایان بکەوێت بەچی زیاتر دەیانەوێت خۆیان بکوژن جاران لە ڕابردوودا ئافرەتان دەیانەویست خۆیان بسووتێنن بەڵام ئێستا زۆر جار دەبینن گەنجەکانمان بە تایبەتی هێندە چەک و تەقەمەنی باش لە بەردەستا هەیە کە بە ئاسانی لە ڕێگەی دەمانچەوە یاخۆت چەکەوە خۆیان دەکوژن زیاتر و حاڵەتانە کە تۆمار کراوە نوێوە زانیاریتان هەبێت بەچی خۆیان دەکوژن. ئالێتی خۆکوشتنەکە جیاوازە لەوانەیە هەندێکی لە شوێنێکی بەرزەوە خۆی فرەداتە خوارەوە هەندێکی خۆی سووتێنێ هەندێکی لە ناو ماڵەکەی خۆی پەت ئەکاتە مل خۆیەوە و بەشێکشی بە تەقەمەنیە یاخود بە چەقۆیە بەم شێوازانە
خۆکوشتنەکەیە بوونی چەکیش لە ماڵەوەیەکە لەو هۆکارانە کە هەرچەنێ ئێستاکە لەوانەیە بڵم بوونەکە کەمتر بۆتەوە چونکە ئەم هێزەی کە لە کەرکووکە زیاترین مداهەماکە بۆ ماڵەکان و ئەو چەکانە ئەگرێ کە لە ماڵەکانە هەیە بەڵام هەتاکو ئێستاکە بەشێکی زۆر لە خێزانەکان ماویان هێشتان چەک لە ماڵەوە کە ئەمە بۆتە هۆکارێک بەڵام وەکو باسمان کرد ئێستا بەشێکی پەنا بۆ خۆکوشتن خۆسووتاندن ئەبا یاخو بۆ خۆخنکاندن کە ئەمانە دوو دیاردەیە لەوانەیە زۆرترین پەنای بۆ ئەبرێ بۆ خۆکوشتن زۆر باشە باست لە هەندێک حاڵەتی کۆمەڵایەتی کرد بە تایبەتی ئافرەتان زیاتر ڕەنگە گیرۆدەیەوە بن پەنا بۆ خۆکوشتن برن ئەم گرفتە کۆمەڵایەتیانە لە چیەوە سەرچاوە دەگرن بۆ نمونە کاتێ باسی ڕێژەی تەلاق دەکەین دەڵێین نەبوونی و خراپی دۆخی دارایی تۆڕە کۆمەڵایەتیەکان تەکنەلۆژیا خیانەتی زەوجی ئەمانە هۆکارن گرفتە کۆمەڵایەتیەکانی دیار بە تایبەتی لە کەرکووک کاچین لەوەی کە وا بکا کەسەکە پەنا بۆ خۆکوشتن ببات کێشەکان کۆمەڵاتەکان بەشێکی کێشەی خێزانیە لە ناو ژن و مێردایە نەبوونی تەفاهم لە بینی ئەو ژن و مێردەیە هەندێک جار هەیە خیانەتی زەوجیە بە دەرەجەیە کە بەداخەوە ئەوە ئێستا بۆتە دیاردەیەک بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەیە لەلایەن هەردوو لاوە سەرەکەی ئەبێتە کێشەیەکیان یاخو دام و دەستگاکان ئێمە هەچەنێ ڕێژەی تەلاق زۆرە بەڵام هەندێک جار هەیە بە ئینسافانە نابێت ڕێژەی تەلاقەکان ئەوەی کە لە قانون عێراقیشە هەروایە ئەگەر پیا و ژنەکە تەلاق بدات زۆر بە ئاسانی تەلاق ئەدرێ بەڵام ئەگەر ژنەکە داوای تەلاق بکە ئەوە چەند ساڵێک ئەمێنێتەوە بە حکمی ئەوەی کە لە ژنە بۆی دروستەکرێت یاخو هەنگاوەکان زۆر بە سستی ئەڕوا و بەشێکی کەشمانەیە جاروایە کێشە کۆمەڵایەتەکان لە کچایە لە ماڵەوە ئیتر بەهۆی هۆکارێک بێ ئایا شوکردن بێ یاخو هەڵەیەک ئەکا لە ماڵەوە تازیبی ئەدەن یاخو ئەشکەنجە و شتێدەن لە ماڵەوە میش پەنا ئەبا بۆ خۆکوشتنەکان ئەمانە کۆمەڵێک کێشەیە وەنەبوونی بەشی داراییشە لە ژیانە سەرەکەی ئەم خێزانە هەندێک جار هەیە دایکە بێوەژنیشە بەڵام کێشەی کۆمەڵاتەکەی ئەوەیە کەس نییە بەدەمیەوە بێ کە سوکارەکەی هاوکاری ناکەم بۆ بەخێوکردنی مناڵەکانی ناچارە پەنا بۆ خۆی ڕزگار بکە لەو بارودۆخی کەتیاتی ناتوانێت دابینی ژیانی خێزانەکەی کە هەندێک جاریش هەیە پیاوەکە بژێوی ژیانی ئەوەندە خراپە بێ ڕۆژانە کێشە هەیە لە ماڵەوە لەبەر نەبوونی و نەبوونی هەلی کار و نەتوانی بەخێوکردنی ژنەکەی خێزانەکەی پەنا بۆ خۆکوشتن ئەبا هەندێکی قوتابیە سەرەکەی ناجح نابێت لە مەکتەبە ئەمێنێتەوە تااقەتی بارودۆخەکەی نییە تەحملی ناکە سەرەکەی خۆی ئەکوژێ جا بۆیە هەوەکارەکان زیادە کێشەی کۆمەڵایەتیشمان لێرە بەشێکی جاروایە ئەو ژنە ناتوانێت سکاڵاش تۆمار بکات لەبەر ئەوەی بارودۆخی خێزانەکەی دێت ناچارە بە پەنا بۆ خۆکوشتنەکەی بە لەوە خۆی ڕزگارەکە لە هاتوچەی دابوو دەستگاکان پۆلیس و یاخود سکاڵا تۆمارکردن و هاتن و ڕۆیشتن کە ماوەیەکی زۆر ئەخیانێت لە جیابوونەوەیە هەندێکشان لەوانەیە کێشەیان هەیە ناتوانێت جیاش بێتەوە لەبەر ئەگەر جیا بێتەوە ئەو کاتانە بژێوی خراپتر ئەبێ کە ناتوانێت مناڵەکانی بەخێوەکە هەندیسانە پەنا بۆ خۆکوشتنەکە ئەبێ زۆر باشە لە ڕابردوودا لە کۆمەلگەی کوردی حاڵەتێک هەبوو کە بە زۆر بەدانشوو بوون بەڵام ئێستا ئەم حاڵەتە ماوە یاخود ئەگەرما بە هیچ حاڵەتێکی خۆکوشتن هەیە ڕەنگەوە کاماژت پێکرد هەندێک لەمانە کچ بن لە ماڵەوە کە ئەگەرەکەی بۆ ئەوە بێت کە دەیانویستووە بە زۆر بیدەن بەشوو بەڵام قوبوڵی نەکردووە خۆی کوشتووە من نەموت کچ لە ماڵەوە بێ و بە زۆبی دەنەشوتم هەندێک جارێک کچەکە لە ماڵەوە کێشە دروستە بێ ناخات و جاوتم لە ڕابردوودا ئەم گرفتانە هەبوون ئێستا هیچ لەمانە ماون وڵی وابزانم دیاردەی کچ بە شودان بە تایبەتی لەناو کووردا و لەوانەیە هەتا ئێستا لەناو عەرەبی عەشائیرە لە دیهاتەکان و ئاوارەکانی کەرکووک کە هاتوبوو لە کەرکووکەوە لەوانەیە ئەو دیاردەیە بێت چونکە بارودۆخەکە جیاوازتر بێ یاخو با بڵێن بۆ ئەوەی کە کچەکەی لە جاتی بێ لە دەستێ و کەسێکی دەستکەوێ بیژێنێ ئەو ئەرکە لە سەرشانی قورس باوکەکە بە زۆر بیدا بەڵام لە کۆمەلگای کەرکووکەوە بە تایبەتی ناو شاریشە پێم وانێ ئەوە ئێستا وەکو دیاردەما بێ بەڵام وەکو حاڵەت لەوانەیە حاڵەتێکی کەم هەبێ لەو بابەتە بەڵام ئێستاکە کچان بە ئارەزوی خۆیان شوەکەن زۆرینیان و لە تەمەنێکی کورتیشە یعنی مەسەلەن لە تەمەنێکی مناڵیە شوەکەن ئەمەش گرفتە بۆ خۆی کە ناتوان نازانێ باری ژیان چۆنە ناتوانێت ژن و مێردایەتی واتە چی واتە خێزان چی
خێزان تەنها ئەوە نێتەوە خێزان پێک بنێ کۆمەڵە بدەنە بازار شتومەکرد بۆ بکڕن و وەکو فلیمەکان فلیمی دۆبلاژی جێشێکە لە هۆکارەکانەوە با ئەوەش بڵێن بەشێک لەو فلیمانەی کە پیشانەدە لە کەناڵە کوردەکانە بەداخەوە کارێکی سلبی یەکجار زۆری کردووە لە عقلێتی تاکی کۆمەلگای ئێمە چونکە وا ئەزانێ ئەو ژیانی کە لە زنجیرەکان هەیە لە فلیمەکانی کەناڵەکان هەیە وازانێ ئەوانە واقع بەڵام نازانێ ئەمە تەنها فلیمە دێ بەراوردێکا لەگەڵ ژیانی خۆیە فێرەکە زۆر قورسە بۆی ناگونجێ بۆیە ناچات پەنابا جار وایە بۆ جیابوونەوە ئەگەر بۆشی دەرفەت نەبوو پەنابا بۆ خۆکوشتن ئەم کێشانە کە باسی بە شودانەکەین ئێستا دیاردەی کچ بە شودانی مناڵمان هەیە کاوەش بۆ خۆی یەکێکە لەو حاڵەتانەی کە بەداخەوە ئەویان زۆر بەربڵاوە تەلەبەی پۆلی یانزەیە یان با بڵێن جاروا هەیە نۆیە هەشتا فێرەکەی ئەدرێ بەشوو و هەندێک جار هەیە ئەبێتە دووگیانیش لە قۆناغی ناوەندیە قوتابیە ئەمانە هەندێک جار لەوانەیە نازانن ژیان چۆنە بەشێکیان سەرکەوتوو بوونە بەڵام بەشێکیانیش کێشیان بۆ دروست بووە ئەترایەگەر خۆی کوژرات خۆ کوشتی بێ یاخود جیابوو بێتەوە ئەمانە کۆمەڵی هۆکارن کە ئەمیش لە هۆی هاوسەرگیریەوە تووشە بێ یانیش بەشێکیان لەو تەمەنە شوکردنەوە یان کوڕەکە گەنجە کە شوو ئەکا سێر ئەکا بارودۆخی ژیانە وەکو باسم کۆکو فلیمەکان نابێت پەنا بۆ خیانەتی زەوجی ئەبن کامە جار وایە هەردووکیان بێزارە بن لەو ژیانە هاوسەرگیری کە هەیەە کە لە تەمەنێکی مناڵی کردویان و ئێستا بێزار بوونە لێ ئەمیش دیاردێکە یاخۆ بۆ جیابوونەوە یان بۆ خۆکوشتن زۆر باشە خات و جوان زۆر بە کورتێگەر پێم بڵێ هیچ حاڵەتێک یا هیچ دۆخێکی تایبەت هەیە کەرکووک لە پارێزیەکانی دیکە جیا بکاتەوە لە ڕووی ئەم حاڵەتانەوە واتە حاڵەتی خۆکوشتنەوە لەوانەیە بارودۆخەکە ئەسەر بەڕێزم کە باسی ئەڵەن کەرکووک ئەمە خەڵکی تەنها ڕەسەنەکەی کەرکووک نییە ئێمە ئەگەر بین باسی کەین باسی ئەو ئاوارانە بکەین کە هاتەتە کەرکووکەوە چونکە لە 2006ەوە کەرکووک پێشوازی لە ئاوارە ئەکا بەشێکی زۆریشی ئەوانەی کە بە تایبەتی قەزا و ناحیەکانی دەوروبەری حەویجە کە عەقڵێتێکی عەشایری ئێستا لەناو شاری کەرکووکە ئەژێ ئەمە ئەم دیاردەیە کە لە کەرکووکە لەوانەیە ئەگەر ڕێژەکەش بەو شێوازە باس کرابێ ئەمەشی شیرە هۆکارێکە خەڵکی شارەکانی کێ ئێستا لە کەرکووکە چونکە حاڵەتەکە ئەگەر لە کەرکووکە ڕووبدا هەر لەسەر کەرکووکە ئەژمارەکرێ و ئەم بارودۆخە سیاسیە و ناجێگیرەی کە لە کەرکووکیش هەیە و ئەم بارودۆخە ئەمنیە و نەبوونی هەلی کار لەوانەیە ئەمیش یەکێک بوو لە هۆکارەکان کە کەرکووک بەهۆی ململان لە سیاسەکەەوە خەڵکەکە بێزار بووە لەم بارودۆخەی کەتیایەتی و بەهۆی ئەم ململانی ئەمنیەشەوە دیسانەوە بوونی داعش لە دەوروبەرەکە خەڵکە بێزار ببێ لە بارودۆخەکە زۆر سپاس بۆ بەڕێز خات و جوان حەسەن ئەندامی پێشوو لە لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەروەها مافنا سپاس بۆی کە لە کەرکووکەوە لەگەڵمان بوویت.